بێکارەبایی واقعەکە کە ڕاوی ناین بۆەوەی کە بینە حەمام کەمبوونەوەی کارەبای نیشتیمانی ئەگەر حەمامی ماڵەکانی سار کرد بێتەوە ئەوە بازارێکی گەرمتری داوە بە حەمامە تاقانەکەی کوێە. من کاگەڵ بڵام لەگەڵەوە خاوەنی ئەم حەمامە کاگە بڵاسڵاو لێ بێ سوپاس بۆم دەرفەتە پێمان بڵێ لەوەتەی کارەبای نیشتیمانی کەم بۆتەوە بازارتان تا چەند گەرمتر بووە؟ وڵا لەوەتی کارەبای نیشتیمانی کەمتر بووە بازار جومزۆڵی تێکەوتووە خەڵکێکی زۆر ڕووی لە حەمام کردووە بەڵام ئەم حەمامە ئەگەر کارەباش نەوە هەبێت بازار خۆی هەر هەیە چونکە حەمامێکی تایبەتیە بە شێوەیەکی سەردەمیانە ئەوجارە دروستکراوە دوو ساونەی تێدایە هەم ساونەی وشک و هەم ساونەی بخوا خەکێکی زۆر تەلەفۆن دەکات بۆ ساونەکە خەرک بۆ ساونەکەی زیاتر دێت. زۆر باشان لە دوای کەمبوونەوەی کارەبای نیشتیمانی خەڵکێکی زیاتر ڕووی تێکردووە جگەلەوەی کە ئەوانی کە مشتری خۆتان و بەبەردەوام ئاگدارم سەردانتان دەکەن و حەمامەکەتان بە تایبەت دەزان خەڵکێکی زیاتر ڕووی تێکردوون کە پێشتر ناتبێ. بەڵێ خەڵکێکی زۆر زیاتر ڕووی تێکردو لەوەتی کارەبای نیشتیمانی کەم بۆتەوە بێکارەبایی واقعەکە کە ڕاوی ناین بۆەوەی کە بینە حەمام کارەبا نەبێ ئاویش نابێتن کە ئاوی گەرمیش نەبوو تەبان بتێنێتێ تۆ ڕۆژانە یان دوو ڕۆژ ڕۆژارە پێویستێت بە پاکەرەوە جسمت یان خۆت بشۆی کە هەش بێ کارەبا هەش بێ ناتوانین ئەوەندە ئاو بەکاربێنی ناچاری بێ حەمامی بازار و دومین ئەگەر هەش بێ یعنی ئەگەر هەش بێ لەمام حەمامی بازار تایبەتێکی خۆی هەیە یعنی دایم حەمامی بازار بۆ بە تایبەت بۆ وەستا و یان بۆ کەسانی کە ئیش دەکەن خصوصیاتێکی خۆی هەیە. بەڵام ئێوە وەستان و لە کار هاتوونەتەوە مەڵێ ئەگەر ئاوی گەرم هەبێ ڕەنگە هەموو کات فریان نەکەون بێنە حەمامی بازار ڕۆیە بە تاکید وایە بەڵام کەسێک بۆ کەسێکە گۆڕێستە من هەر بخۆم هیواتم حەمامی بازارە بەڵام ئەوە بە کەسایەتی دەگۆڕێ بەڵام بتوێنێتێ حەمامی بازاردایم تایبەتمەندێکی خۆی هەیە و لە شارەکەی مەش ئەو حەمامە بەڕاستی نمونەیە بۆ شاری کۆیە و تا بڵێ پاک و خاوێنە سامە ئەوڕۆکانە خەڵکێکی زۆر یانە ڕووی لە حەمامەکانی کۆیە دەکا حەمامی کاگەندرێنی یان لەبەر بێکارەباییە تۆ لە بەیانیەوە کارەبای ڕیسی نییە شەو دێتەوە شەو 2 سعات 3 سعات دێتەوە بێ ئاویش گەرم نییە یانە ئێمە ڕۆژانە ئیش دەکەین تۆ پێویستەش ئێواران بچیەوە ماڵە خۆت بشۆی و ئاوی گەرم نییە ڕۆژارێک تۆ پێویست بۆیە بێ بۆ حەمام ئەگە بڵێن چەند ڕۆژدارێک بەڕاستی پێڵم تووە هەموو ڕۆژە پێویستیت بە حەمامە تو ئێواران دەچیەوە مێمە کاسبکار کاکە ئێمە ئەوە نینە کە بڵێن مۆزەف بین و ئێمە عەمەلەی ناحسابکە کرێکارین یانە هەموو ڕۆژ تۆ جلت پیس دەبێ ئەوەت پیس دەبێت تۆ پێویستە ئێواران بەڕاستی پێڵم ئاوێکی خۆدا بکەیت جلەکانت بشوورێ کە ئاوی گەرم نەبێ یانە چ دەکەیت یان دەسەڵات نێ بەو جستانەی نەبێ بەو جستانەی بەڕاستی کارەبای ڕێیس پێویستیمان پێیتی بە نیژە بەو جستانە چەند ڕۆژارێک دی بۆ حەمامە وەڵی منی مەجبورم ڕۆژ نا ڕۆژێک دێم مەجبورم کاکەگەر هەموو ڕۆژێژی نەتوانم ئیختیدارم نەبێت بێ ڕۆژ نا ڕۆژێک بێم دەسەڵاتم نی هەردەبێ بێش